خۆسکە لە داخلی دنیادا ئەو کوڕم یەک جار یەک ماچم لێکت باید دەباشێکی خۆم گرباوە ئێمە لە دەقە و لە سانیە و لە دەقا چاوەڕوانی یەک سرکە یەک تەلەفۆنی ئەوانەیە ئەوە سێدانە ساڵ و نیوە ئێمە فرمێسکیان بۆ دەڕێژین وێستا جێژنەیەک هیچ ڕۆژێک لە ڕۆژان خۆشیەک بەدڵی ئێمەدا نەهاتووە هەر چاوەڕوانی ڕۆڵەکەی خۆمانی نەگە بگەڕێنەوە کە تەلەفۆنێکمان بۆ بکەن داواشم لە هەموو لایەنەکانە کە بۆمان بێنە سەرخەت یەک ویزێمان دەنێ یەک ویزە بە ئێمەش 3 ساڵ و نیوە چاوەڕوانی کوڕی خۆمان داین باوە دوو کوڕەکەی خۆمان بکەین کە نەبێت چیم بیان بینەوە بیان دۆزینەوە بیان هێنەوە باوەشی خۆمان خۆسکە لە داخلی دنیادا ئەو کوڕم یەک جار یەک ماچم لێکت باید دەباشێکی خۆم گرباوە ئەو سانەی داوا لە خوای دەکەم بمرم بۆ تا جار سەعات 3:45 دقەی شەو بۆ قسەم لەگەڵکردن گوتی بابا ئەو گڵۆپی بەریتانیان وەکو نوێژی نێوڕۆ گڵۆپەکە دیارمەوە دەڕوون و جوان بوون نەک بلێ زەر بوون سوپاس بۆ خۆی وتی بابە دوعای بە خێرم بۆ بکە نیو سەعاتێکمان ماوە بپەڕینەوە بەداخەوە پاش 10 دقە پاشی من چوپەکان لایەکی دەتەقی و لایەکی شەوای هەرتیا دەمێنی بەداخەوە 20 خولەکیان ماوە بپەڕنەوە بەداخەوە هەتا ئەو سانیە شەرەوە چاوەڕوانی ئەوەی نەگە بگەڕێنەوە بێنەوە باوەشی ئێمە